لە مۆدا دۆزۆژەکان چۆن ئەگرین؟ بە سیستم ئەیگرین، بە ئەکادیمی ئەیگرین، بە هەڕەمەیی نایگرین. پێغەمبەری خوا سەڵەم چۆن دەستنوێژی گرت و ئاوا دەستنوێژەگرین، چۆن خۆی پاک کردوێتەوە ئاوا خۆمان پاکەینەوە. سبحان الله بیرەکەمەوە ئەڵێم ئەوج لە شڕ و هوڕانی سەحابە ئەبێت چی بوو بێ پاکیان کرد بێتەوە شتی بێتیان و خۆیان پەرازیان بێتەوە هاتوێتیان مزگەوتەوە پێوەی. ئێمە ئەم هەموو جلە جوانەمان هەیە، خوا باکە هاتینە مزگەوتەوە بە جلێکی لایقەوە بین کە لە دینەکەمان بۆشێتەوە. برایەکەڵێ پیاوێکم بینی لە مزگەوتەوە بە تەراکسودەوە هاتبوو بۆ مزگەوت، پاژەوەی کە نوێژمان کرد دەستیم گرت، سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام. وتم باچین سەر لە ماڵەوە بین. تی بەخوا نایەن. وتم نە هیچ نییە، چایەکە خۆین بۆ خۆت خوا حافیزە بێ. تی ئاخر بەخوا حەزم لێ نییە ئێستاکەنە سبەی شۆیم سبەی شۆ ئینشاڵڵا. وتم نە بەخوا ئێستا بێ لەگەڵما. تی کاکە وەڵڵای ئێستاکەنە بەخوا جلەکانم بە کەڵکی ماڵ نایە. وتم پیاوی باش بە تەراکسودێکەواتی بۆ مزگەوت بەلای خوا بۆ ماڵەکەی من پێ عیبە سەدانێکم کەی. تی دەڵێم گەڕێ باتم زوو خۆم کۆکەم. لەبەرەوە کە دێم بەرەو لای خوای گەورە بە ئامادەیی دڵ و لاشە و جلوبەرگ و ڕۆحەوە بێن، چونکە ئێوە بۆ مقابلەی کەسێکی عەزیم و بۆ لای خوایەکی گەورە هاتم. ئەگەر چی بۆ لای مەلیکێت چی لەبەرەکەی جوانترین جلت، جوانترین قسەت، جوانترین عەترت، ئەی کە بۆ لای خوای گەورە هاتی. خوای گەورە ئەولاترە کە شەرمی لێ بکرێ کە خۆمانی بۆ ئامادە بکەین.